الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، دیارە ئەم لێرە ئەکەوێ ئەیبینێ بەدە بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت بابەتەکانی ئاسایشی ڕۆح چەند دەرسێکمان گوزەران. نابێ دایەک هەبێ و نەخۆشیەک هەبێ لەسەر زەویە دەوای نەبێ، ئیلا ئەبێ دەوای هەبێ، چ مادی بێ، چ ڕۆحی بێ، چ قەلبی بێ، ئەبێ ئیلا دەوای هەبێ. ابن القيم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، دەوای یەکەم فەرمووی قورئانە، دەوای دووهەم فەرمووی نە بریتێ لە دوعا، و دەرسێکیشمان لە دوعا باس کرد. هێشتا دەرسی دوعا ماومانە، زۆرمان ماوە، چونکە دوعا زۆر تەرکیزی خاتە سەر. ابن القيم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆی ئەفەرمێ فەصلێکی تازە الإلحاح في الدعاء، زۆرکردن لە دوعایە، سووربوون لەسەر دوعا. ئەفەرمێ نەفعترین جۆری دەوا بریتێ لەوەی کە ئیلحاحکەی زۆر تون لە مەسەلەی دوعایە، 2 جار 3 جار 100 جار. ئەفەرمێ جارێ لە فەرمایشتە هاتووە من لم يسأل الله يغضب عليه، ئەوەی داوا لە خوا نەکا خوا لێ تووڕە بێ، کابوو ئەمە هەر خۆی بۆ خۆی بەڕەحمەتی خواکەوی کە دوعاکەی. فرمايشتكي أنس أفرمي لا تعجزوا في الدعاء فإنه لا يهلك مع الدعاء أحد. أفرمي قد ما نوم بالدعاء، قد هيج كسي لقد دعاء نافوتي توشي فوتان نابي، مهما كان دردكت قوربي قرفتي قوربي لقد دعاء بجي. لفرمايشتكي ترى عائشة ومن أجرته دايكمان دايكي إيمان داران. أفرمي بيغمريان صلى الله عليه وسلم فرمي إن الله يحب الملحين في الدعاء، أو كساني كوازور إلحاحك للدعاء خوازوري خوشون. الضعف يقل فرمايشتكا هي وفرمايشتي بيشوج أيضا ضعف كتير شكا موت ما لسر سيستمي كتابك ابن القيم رضا رحمة الله عليه بأرونك داء دواءك. أم فرمايشتاني هنا وقالوا شيء ضعف كتير. طبعا علماء يكون طبعا لمسائل فضائل أعمال استشهاد ينظر بحديث ضعيف كدو وهاني كفرمايشتك بلي أم فرمايشتك ضعيفة إترتاو كاري بيناكري شروط ومرجي خويه، وفرمايشتك ضعيف جدا نبت، واستشهاداتي هبت، استشهاداتي تري هبت فرمايشتي تر هم أبنا دليل بلغبو إيش بكري فرمايشتي ضعيف. يكيك لو كسانيك إيشي بيك ابن القيم رضا رحمة الله عليه ابن تيمية أو رأيان هيك أو فرمايشتاني كضعيف جدا نين بكاريان هنا ولا فرمايشتكان كتابة كان يعني بويا مسائلي دعاء أو بريبا هل أو بريبا لو ديوغت مسألة بابنا إلحاح للدعاء أو كان فرماجتي في غمريان صلى الله عليه وسلم هي ولكتاب الزهد إمام أحمد وما نجرته لقتاده كأفرمي ما وجدت للمؤمن مثلا إلا رجل في البحر على خشبة. سبحان الله، إنسان تشونا بحر إتر أملي أبرد ولا تولنا دريابي بس دارك غير الدعاء شيئك يعني تشاري هي تشاركتني هل هاواركي دسبرسكي بلاضيتو باريتو تقربك إلى أخوة بحر تشتيك هتا. بوي أفرمي إيمان دار همو كاتي وكو كسواي للدعاء، همو كاتي إيمان دار وكو كسواي بس دارك ولا دريا شقول أينا وأي بقى شون دعاءك شون أباريتو. فهو يدعو يا رب يا رب لعل الله عز وجل أن ينجيه، هاوارك يا رب يا رب تكرارك دعاك بشكم خواهي ورزقاريك أملي زور أبوك خواهي ورزقاريك. شون أم كسلسة تختك هيج أميدك نية إلا الله نبي إيمان دار همو جياني أوها بتشبونا يكي يعني لغير ذاتي خواه ودواك إنه بتشبوك. يا سبحان الله، أفرمي منالي بتشوك أكد
زلەیەکی لێ بدەیت شتێک یەکسەر بۆ کوێ ڕائەکە بۆ باوەشی دایکی هیچ کەس ئازاریە ئەو پەلاماری باوەشی دایکیەدا ئەفەرمێ ئیماندار وەکو ئەو مناڵە ئاوهایە هەموو لەحظەیەک ڕجوعی هەیە بۆ لای خوا ئەگەڕێتەوە هاوار لە خوا ئەکا یەتەوە لای ڕەب العالەمین بەڵام ئەم دوعانەی کە ئێمە ئیکەن ئافاتیشی هەیە ئافات هەندێک جار شتێک ئەبێتە سەبی ئەوەی دوعاکەم گیران نەبێ ئەم شتە چییە ئەفەرمێ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک لەو شتانەی زۆر بەهێز ناهێڵ لە دوعاکەت گیرابێ ئەن یەستەعجیل العەبد ئەوەیە عەبدێک پەلەکە لە دوعا ويستبطئ الإجابة أم بلي بيتو جوابش ندرته إنجا فيستحسر ويدع الدعاء توشي حسرته بطاقتنا من وزن الدعاء كان يعني أم أفرمن نموني أم كسو كتشي وهي قوليكي جوانت هي لمالو إنجانيكي جوانا كري وآدي خولي جواني وبينا وتيك وآدي توي تيبك ودي 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 قولك الحمد لله صوزم ورده دي خريكة جوانی خۆی دەرەخە کورە ماڵم ئاوا کریاخوا ئەمە نزیکە حەوهەژ ماگە خەریکە مێشتا بە ئاوە لەسەری دەرێناوە وازی لێ بێنە گوڵەکە چی دێ هەموو شتێک لەناوە چێت تەواو بێ بالضبط ئەم مەسەلەی واسێنانە بەو شێوازەیە ئەم کەسەیە دوعاکە خەریکە بەرەگرێ وازی لێنە سووکێ تەڕاجوعەکە بۆ دواوە دوعاکەی ئەگەڕێتەوە لێ وەرناگێت لە بوخاریە هاتو بخاري شريفة لأبو هريرة ورضا رحمة الله في غمرجان صلى الله عليه وسلم فرميتي جوابتا أدريت وإلا ما لم يعجل ما دام بلنكن بلا شون بلنكن يقول دعوت فلم يستجب لي نبي أم كلمة بلاي قد أما أبي مخيلة ما بشيت درو داوام كرد جواب ندراوة دوام نخير كزني داواك تخوض جوابي نداتو وأبي أم كلمة إنسان لدعاء قد بكارينين يأس نيجري لدعاء لا صحيح مسلمة هاتو أفرمي بردوام إنسان جوابي أدريته ما لم يدعو بإثم أجد دعانك بالتاوان لدعاك يا تاوانك أو قطيعة رحم يا لدعاك يا قطيع الرحم تيانا سيركي كسيك مثلا دعاك لبريك يخوي لخشيك يخوي باش لخزمك يخوي قطيع الرحم أفرمي أجر وانا بيتو بلجنك إلا جوابي أدريته وتيان يا رسول الله صلى الله عليه وسلم شون بلبك يعني بلكردن شونه فرموي أوي كبلي قد دعوت وقد دعوت فلم أرى يستجاب لي حد دعاءك وجواب نادرته أو كاتا توشي حسرت أبي وازد دعاك يعني همو أوي كردوشيتي لدسي درس همو عبد كان لخيري زور قوران حتى وكو بلنك لدعاء كبليان كرت وتيان جواب من ندرة وجواب ندرت فهو بلا دعاء زور بنفسي كي دريجو اما عرضم كردم جاري بيشو اما زورتر لأنا مادية كمان لم درسانا ما بزني توشي قناه يبوم چارسل ناكريبو دعاء كم أبهرم وخوة الرزقارم كلم قناه ناتوان آسايش الروحي تيقدام قناه شون رزقارم نابي بلام جواب ندرايو أبي هر بردوام حتى لعل الدرجة خير كان سوچة لم أكريته بالراب كان لما سني دعاء جاري وهي إنسان دردي كي هي نخوشي جناهي كي جناه نادى جار جنجيان زود ظلم فينا كريته جنجي أفر مسك جوانا نية أخوار أو ما وصاجان أو صالك الجيرو دي جناهي خون بيا كنترول ناكري إيه باشا شيء أكيد بخوا ماصا دعاء كم صدقة كم قرآن أخوانم ذكر أخوانم أمي رزقارم بي رزقارم نابي خيرك الشيطان الله أكبر هو مجاهدة لا مجاهدة كي بهيزة لك الشيطان من الملاني أكا ويا غزالي قسيكي الله يقول كسيك تنبيني لسر قناه زاني تان خوي أزاني قناه كات شاوي لي بنو قيم حقتان نبي مادام خوي أزاني قناه كحقتان نبي شكل لو أتشي أو كسل مجاهدات لا هولي أو دي أي زالوا بسر خويا أو الشيطان بشاني تويداو ويفصح بوزن مجاهدة كيبين حقنا وسري ستريك لما سبحان الله لزمنك أجين نار حترين شد بلا من وستر زول زحمة يصبر أو أمو تارما لسري بنوسن دواي بنوسن أبزانا ما صعدام شكر والمسعود بازاني
بلا ڕۆکێسێ عالەم سێریەکە وانە ماسابدام یەک باسی خوای کرد کە سێری داکە ئەزانم بۆ چووکە ها زەمەنی هەتکردنی سترەکانە کێ لەگەڵ کێ عیب یا بڵێ تۆ ئەگەڵێ ئەم مەلایە ئەی هاوار چ گوناهێکی کرد گرژزان چی عالەم سێریەکە بۆ چونکە زەمەنی زەمەنی ستر نییە زەمەنی چییە ئیطلاع بەسەر شتی خەڵکە سیرکردنی شتی حتا لەس مەسەلەی مادیاتە بڕواکە نەفسی ئینسانەکان ئەوە بچوو بووەتەوە یعنی کەسێک سیارەیە کڕێ ئەوە چۆنی کڕی ئەو بەچەنی کڕی ئەوە لەکوێ کڕی ئەوە چۆن بوو دەی ها محاولەکەین ستری یەکتر بزانێ بەینەما لە شەریعەتە بڕواکەن چاوموقاندن چاوگرتن عەبدێکە بینی گوناهەکە گوناه بەڵام ئەزانێکە گوناهەکات خۆتی لێ هەڵەکە کێ ئەڵێ لە کاتی گوناهەکە ئەو لە مجاهدەیەکی ئەوە بە قوتانە فەزلی لە تۆ گەورەتر کە تۆ بە حساب باسیە بۆیە بەڕاستی ئەم زەمانە زەمانێکی زۆر خەتەرە لە زۆر ئاگامە لێ ئەبێ زۆر وریایانە هەڵسوکەوتکەین تەعاملکەین بەڕێزەکانم ئینسان پەلەی نەبێ واللهی لە فکری تەسەووفە شتێک هاتووەڵە ئینسان وایە جاری وایە بە گوناه ئەچێتە بەهەشت بە گوناه یعنی چۆن بە گوناه ئەچێتە ئەڵێ بە تاعەت ئەچێتە ناو جەهەنەمەوە بە گوناه ئەچێتە ناو بەهەشتە بۆ کە ئەم گوناهە ئەکات دڵی ئەتەزێ ڕۆحی ئەلەرزێ ئاسایشی ڕۆحی تێکەچێ هاوارەکە ئەلاڵێتەوە ئەپاڕێتەوە خێر ئەکا سەدەقە ئەکا مجاهدە ئەکا بۆی ڕزگاری بێ ئەزان ئەم کەسە پلەی لای خوا چەند بەرزە لە شەڕایە لەگەڵ شەیطانە باشەیەمە لە ئیسلامە مەسەلەن باسی جیهاد ئەکرێ جیهادی ئەکبەر چی جیهادی نەفز نییە کە ئینسان محاول ئەکا زاڵە بە بەسەر نەفسی خۆیە ئەزان لەو کاتە پلەی ئەو گەنجە لای خوا چەند بەرزە چەند شیرین و جوانە بۆیە بەڕاستی لە مەسائیلی دوعایە نابێ مانووبی والله ئینسان جاری وە هەیە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ئەپاڕێتەوە ئەلان اینجا خوا ڕزگاریەکە جاری وە ئینسان خوا عقوبەیەدا ناتوانێت قورئان بخوێنێ ئیتر کە ناتوانێت قورئان بخوێنێ ئەمەیەکێ لە عیلاجەکانی ڕۆشتووە و ئاسایشی ڕۆح تێک چووە ئەپاڕێتەوە خوایە هاوکاریم کە خوایە هاوکاریم کە یا ڕەب هەوڵ ئەدەی جوهد دەکەی دەی دوایی خوای تۆ دەرود لێ ئەکاتەوە ئەبیتە قاریئێکی باشی قورئان یان هەندێک نوێژی جەماعەتەکە ئەفەوتی ئەمڕۆ فەوتە ڕۆژێکی تر فەوتە بەڵام نەفس هاواری لێ هەڵساوە مجاهدە ئەکا هەوڵ ئەدا بۆی بکاتەوە ئاستی خۆی ئەم کاتانەی کە ئینسان ئەوە ئیلحاحەکە لە دوعایە و نووش دانایە و ناڵێ پەلەی نییە پەلە بە تەحەمل لەگەڵ خوای جانە تا کەی خۆی منەت ئەکا بەسەریە و پێ عەتا ئەکا بەرزترین پلەیە ئینسان لەو کاتە بەڕاستی ئینسان کە ئەوێ دوعا بکە هەوڵ ئەدا باشترین شێواز بەیانی ئەڵەن تەعینات دەستی پێ کردوون ئادەی ئەمانە عەریزەیە بنووسین بۆی تەعین کردن چۆن عەریزەکە ئەنووسی هەوڵ ئەدەی کاتی مناسب باشە کەسی مناسب CV جوان باشە سوپاس و ستایشی جوان هەمووی لە عەریزەیەکە ئەنووسی بۆ بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان من ناوم فڵان کەسی کوڕی فڵان کەس خۆتی پێ ئەناسێن اینجا بەڕاستی بیستومە کە جەنابتان عەریزەی کەس ڕەت ناکەنەوە باشە هی هەموو کەس قبوڵەکە من یەکێکم لەو ئەفرادانەی کە لەم میلەتە هەزاران دەردی سەریم بینیوە نازام چی ڕازێنیتەوە جوان ئەگەر ڕازانەوەکە 3-4 جۆ قەڵەمی تیا بەکاربێنی باشتر و جوانتر ئەڵێ بە هەر لە دوورەوە دیار بە داواکاریەکەم بە کۆمپیوتەرەکە ڕێت ئەمیان تۆزە ڕەشتر و گەورەتر کە بە جوان بیبێنێ باشە خەباتم هەیە 7 شەهیدمان هەیە بنەماڵەکەمان نازانم اینجا تەقدیمی ئەەکەی نەفەری باشە دۆزیوەتەوە کەسی شیا و زۆر ئەمەلە هەیە کە ئەمە قبول کرێ ئیمزایەکی بەرکرد ئەمە بۆ لای عەبدێک وەرە ئینسان لەگەڵ خوایە نابێ بگەڕێ بە دوای کاتی باشە نابێ بگەڕێ کاتێ بدۆزێتەوە کە کاتەکە زۆر مناسب بێ بۆیە ئیبن القەیمە فەرمێ جارێ ئەوقاتمان هەیە و حاڵی کەسەکەشمان هەیە ئەفەرمێ ئەگەر لەگەڵ دوعاکەیە دڵی بە ئاگا بێ دڵێکی هوشیار دوعاکە اینجا مێشک و زیهنی خۆی هەمووی خسبێتە بەردەست ڕەب العالەمین بۆی داوای ئەم مەطلوبەی کە ئەم شتە کاتێکی زۆر باشیشی هەڵبژار دەبێت لە 6 کاتەکە
إلا خواهیان جوابی ئەداتەوە. شەش کاتەکە چین؟ یەکەم یەک لەسەر سێی ئەخیری شەو لە نوێژی ئێوارە دەست پێ ئەکا کە خۆر ئاوا بوو حتا بانگی بەیانی هەر ئەمەنە شەو بیکە بە سێ بەشەوە چکە ئەگۆڕێ بە پێ کاتەکان شەو کورتە بێت و بیکە بە سێ بەشەوە باشە بەشی ئەخیریە باشترین کاتێکە بۆ دوعاکردن وەقتێکی زۆر مناسیبە لەو کاتە کاتێکی تری زۆر ئاسان بینی بانگ و قامت سبحان الله بینی بانگ و قامت ئەو بینە زۆر دوعاتەیەکی لایە بەس وەکو غەزالی ئەفەرمێ زۆر کەس لێ فەرامۆش باش ئاگای لێ نییە جوان جوابی بانگ بدەرەوە اینجا دەستکە بە دوعاکردن لەو بینە حتا وەکو قامەتەکرد باشترین کاتە بۆ گیرابوونی دوعاکە وأدبار الصلوات المكتوبات نوێژە فەرزەکان دوای نوێژە فەرزەکان باشترین کاتی دوعایە بپارڕێرەوە بلاڵێرەوە بەداخەوە ئەڵێم سەحوەی ئیسلامی لە مەسەلەی دوعای دوای نوێژەکانە خەڵکی زۆر سارد کردەوە زەمانێک لە نەوەتەکانە هات بە سەرمانە کە دەست بەرزکردنەوە بۆ دوعا بیدعەتە بەبێ تەحقیق لەخۆ قسە کرا ئەگەنا بە تەحقیق ئەگە سیرکەی دوعا سنەتێکی زۆر تركيز لسدانراوە پیاوێکی عربی هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يا رسول الله أي الدعاء أسمع أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كام دعاء زۆر بیسراوە لای خوا یەکسەر قبوڵیەکە فەرمووی دبر الصلوات المكتوبات وفي الجوف الليل المظلم لە شەوی تاریکی ئەنگوستە چاوە لەگەڵ دوای نوێژە فەرزەکان زۆر گەورەیە دوای نوێژە فەرزەکان بە ئیسراحەت بەلەمەکە دانیشە ذیکرەکان بە باشی بخوێنە اینجا دوعاکە موسمی گیرابوونی دوعا خۆی گەورە دوعاکان لێوەرەگرێ اینجا ڕۆژی جمعە کە ئیمام ئەچێتە سەر مینبەر هەتا دائەوەزێ ئەم بین وەختە زۆر گرنگ ئێمە کۆمەڵە سنەت هەیە تەڵا فەرامۆش کراوە یەکێک لەو سنەتانەی خەتیب باسی ئاگری نەکرد تۆ ئەبێ بە ناخی دڵ هاوارکەی اللهم إني أعوذ بك من النار باسی بەهشتی کرد اللهم ادخلني الجنة خوای بخوای ناو بەهشت خوای لە ئاگر ڕزگارم کە باسی صدقی کرد خوای بگەڕە لە سادیقەکان باسی فەسادی کرد خوای لە فەساد بپارێزە باسی نەخۆشی کرد خوای لە نەخۆشەکان بپارێزە ئەم کەسێک کە دانیشتووە ڕۆحی دوعاکە لەگەڵ خەتیبەکە ئەم کاتە باشترین کاتە بۆ گیرابوونی دوعاکە اینجا ئەخیر سەعات لە دوای عەسر لە دوای عەسرەوە سەعاتێ پێش ئێوارە هەموو ڕۆژە مەوسیمی بەرزبوونەوەی تاعات و گیرابوونی دوعایە هەندێک فەرموویانە ڕۆژی چوارشەممان بالذات وەڵە فەرمایشتی لەسەرە ڕۆژی چوارشەممان زۆر تەرکیز کراوە کە دوعاکان گیرابن لە دوای عەسر بۆی زۆر گەورەیە ئەم کاتانە کاتانی زۆر گەورەن ئینسان بگەڕێ بە دوای ئەم کاتانە لەگەڵ ئەمەشە وصادف خشوعا في القلب لەکوێ دڵی زۆر منکەسیرە لە بەردەم خوایە خشوعی هەیە ملکەچە وانكسارا بين يدي الرب باشە دڵشکاو لە بەردەم رب العالمینە وذلا له خۆی زەلیل کردووە لە بەردەم خوایە وتضرعا شەی تەضرعم بەلاوە زۆر جوان زۆر چێژی لێوەرەگەم لە تەضرع خۆی ضەرع یعنی چی لە عەرەبی یعنی گوان تەضرع لە چیەوە هاتووە بەچەیەکی بچووکت بینیوە باشە کارێکی بچووک باشە ئاوا دەم بەرزەکاتەوە بۆ گوانی دایک بۆ ضەرعی دایک چەند لەم کاتا محتاجی ئەوەیە کە تۆزە شیر لە گوانی دایکەوە بێتە خوارە بۆ چەند زەلیلە بۆ ئەو شوێنەی تەبعاً گوانی ئاژەڵەکان لەکوێیە لە نزیکی شوێنی پیسایی ئەوانێ بەڵام ئەم مناڵە محتاجی تەبعاً ئینسان خوای گەورە سوبحانەڵڵا زۆر ڕێزی لێناوە حتا مەسەلەی مناڵ سیرەکەی لەسەر سنگی داهی لەسەر دڵی شیری بۆ خولقاندووە بەڵام لە ئاژەڵەکانە لەکوێ بۆیە نزمترین کاتی ئاژەڵەکە ئەم کاتەیە کە محتاجی ئەمەیە اینجا طبعا ئەوە دەمی بەرز کردوێتەوە لەو پەڕی زەلیلیە هەندێک جار والله ئینسان لە بەردەم خوایە حاڵەتێکی بۆ دروستە بێت لەو ئاژەڵە لەو کارە زۆر زۆر تەزەڕعی زیاترە زۆر خۆی بەکەمتر ئەزانێ وای ئەو کاتانە ئەبێ بە وریای وەڕقە دڵی نەرمە لەو کاتە دوعاکان ئەکا اینجا پێویستە ڕوو کاتە قیبلە دەستنوێژێکی جوانی هەبێ هەردوو دەستکانی بەرز کاتەوە سوپاسی خواکە لە سەرەتاوە ثەنا بۆ خواکە ثەنا طبعا ئینسان کە بیەوێ دوعا بکە دەستنوێژە جوانەگرێ
ماشە ڕووەکاتە قیبلە دەستەکانی بەرزەکاتەوە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ئەمە سنەت هێشتا ماوە لە دوای ئەمە ثەنا طبعا لە عەرەبیە ثەنای زۆر جوان سبحان الله لە کوردیە لە زمانی کوردیە ثەنامان کەمە وەساب کەریمی کتێبێکی بە ناوی سەنا و سکاڵاکردن لای خوا دوعاکردن و سەناکردن باسی خواکردن چەند جوانە ئینسان هەندێک جار لە بەردەم خوایە گیان بەخوا ئەزانم تۆ کەریمی بەخوا کەریمەکانیشم ناسیوە دەستی کەس ڕەت ناکەنەوە بەخوا هیچ کەس ئەچێتە بەردەم ماڵێن هەرچی بێ پێی ئەدەن وەصف و سەنای خوا بە مەیلی خۆی طبعا لە کوردی دامەوە سێ دوعامانەوە خۆیان ڕەحمم پێ بکەی خۆیان عەفوم بکەی باشە خۆیان ڕزقم بێ بەس ئەم سێیانەمانەیە باشە من زۆر کات دیقەت ئەدەم ینی سێرەکەم تەرکیز لەسەر ئەم سێ دوعایە ئەو جامع الدعوات ئەو هەموو دوعایە ئەی ثەنا نیمانە نازانین بڵێن چی بەڵام تۆ وەرە ممارەسەکە لەگەڵ عەرەبیەکانە لەگەڵ حەدیسەکانی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم حتى لە دوعای قنوتە تۆ مەسەلەن يعني لدعاء قنوتە بەشێکی باشی بریتە لە ثەنا علەما فەرمون هەموو ثەنایەک دوعایەکی لە ژێرە هەموو ثەنایەک مەسەلەن ئەڵێم خوایەکیان کەس لە لای تۆ زەلیل نابێت کە پەیوەندی بە تۆوە کرد یعنی خوای من زەلیل مەکە خوای هەر کەس بەرامبەر بە تۆ وەسا قەت عەزیز نابێت هەمیشە ملشکاوە خوایەکیان عەزیزم کە پەروەردگارە خوای هەر کەس پشت بە تۆ بەسێ قەت بێ ڕسق نابێت خۆ نەبوو تۆ ڕسقمە بەس لە بنەوەتیات یعنی خوایەکیان ڕسقم باشە بەڵام بە ئوسلوبی چی ئوسلوبی ثەنا زۆر ئوسلوبێکی گەورەیە لە دوعای ئینسان بەکاری بێنە بۆیە ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ حەمدی خوا بکە سەڵات و سەلام بۆ پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بنێرێ اینجا دەستکە بە ثەناکردنی خوا زۆر ثەنای خواکە اینجا لەبیری نەچێتەوە ئەگەر پێشتر ئینسان تەوبەیەکی سادقانە بکە بەئێ خۆی و خوا زۆر تەئسیری هەیە لە گیراوونی دوعاکەی لەگەڵ ئەمەشە بچێتە حزوری خوا بە ئیلحاحێکی زۆرەوە تەمەلقکە لە بەردەم خوای خۆی هەڵواسێ لە بەردەم ڕەب العالەمین هەتا خوای گەورە دەری خەیری لێکە زۆر دەرگا هەیە بۆی بگەیتە خوا بەڵام باشترین و بەهێزترین دەرگایان بریتێ لە دەرگای ئینکیسار و خۆشکاندن لە بەردەم خوای یا ڕەبی پەروەردگارە منی عەبدت لە هەموو کەس هەژارترم بۆ تۆ بەخوا خوایە ئەگەر خەڵک بناسن کەس سەلام لێ ناکە خۆ خۆت ئەم ناسی فەرمێ قەحطانی فوالله لو علموا قبيح سريرتي لأبى السلام علي من يلقاني بخوا خوایەکیان لە نونیەکە فەرمێ ئەگەر خەڵکی بزانن سەریرەت و نهێنی من چیتیایە بخوا کەس سەلام لێ ناکە هەر کەس پێم بکە پشتەکاتەوە خۆی ئەدزێتەوە ئەفەرمێ جاری وایە کەسی تاوانبار کە خەڵک ئیتر لێ ئەتۆرێ چاری نامێنێ ئەگەڕێتەوە لای خوا بە ئینکیسارێکەوە ئەگەڕێتەوە کەسی موسڵمان بێ بۆ ئینکیسارەوە بگەڕێتەوە تۆ بیرکەنەوە مناڵێک ئەو لە فەرمایش شتێکە هاتووە دایکی دەریکە ئەویش بڕواتە دەرەوە و کۆن زەمانە نا باشە زەمانانی پێشوو بێن لە پێش چاوی خۆت ئەم مناڵە بچێتە دەرەوە شەوە تاریکە دڕندە هەیە ترسی هەیە لە لادەیەک هەیە بچێ بۆ کوێ نازانە ڕووکاتە کوێ مەجبوریەتەوە پەنای دەرگاکەی ماڵی خۆیان چاوەڕێ ڕەحمەتی دایکیەکە دایکیشی لەنەوە ئاگری تێبڕ نازان چی بکە بۆ مناڵێک خواخوایەتی بگەڕێتەوە هەر زوو سەرەتەقەیەکە لەسەر دەرگاکەەوە سێرەکە دایکی مناڵەکەی نابێن لە بن دەرگاکە خەوتووە چاوە چاوێتی لە شوێنەکەەوە سێوەرێکی دەرکرد تەحملی نامێنێت دەرگاکە کاتەوە سەرەکە مناڵ خەوی لێکەوتۆ لای دەرگاکە ئەڵێ باوەژ لە گرتنێک باوەشی ئەگرێت تەسەوەر ناکرێت چ سۆزێکی ئەم دایکە بەسەریادا ئەبارێ چونکە مناڵەکەی لەو پەڕی زەلیل و ئینکیسارە بین دایک و باوەک سبحان الله کە مناڵیان نەخۆشەکەوەیە لەسەر جێگە ئەو دوعایی کە دایک و باوەکەی کەس پێی ناکرێت ئەڵێ پیاوێ لە مەنتیقەی قەرەدار تەیارە هاتن کوڕەکەیان برد ئەمە واقعی ماسایە بۆ گێڕان ئەڵێ کە کوڕەکەیان برد ئەڵێ وەکو شێتی لێ هەبوو ئەڵێ بەردە نوێژێکی لێ بوو لەسەر ئەو بەردەنوێژە لا نەئەچوو شەو ئەچووی هەر لێ بوو بەیانی ئەچووی هەر لێ بوو
على خلق كبياتي أبرن أويان أبيني وها دعاءك على خلق أقريابه ونام بزي في آهاته على سبحان الله تيارهات القرآن هنا كزيك جاور عجز زكي على سبحان الله الرك تيارهات وبنا وقرداه وكركان هنا على فترة كتير فيسو كورية كتير أمبر الله هاتو بنا أمبيا وإيه دعاء موقع بكركات بيدوك وكركي خو يبخوا دعاء أمبيا نكري أو دعاء تري دعاء انكسار بو دعاء ضلشكاو تنها تاق كرك وبرديان اسأو دعاء أمبيا نكري ناتوان أو دعاء بك بويا سبحان الله أو انكسار جورة لبردم رب العالمين زور ديرو أكاد قد إنسان بخوينا لقونه بار زور كاد إنسان بخوا من قونه بار متعزد دعاء كم جيرانا خات نا والله برد سنوش إشي جوان بقرأ توبة إشي جوان ك ورا لبردم رب العالمين بسم الله الحمد لله صلاة وسلام إن جدس كبثنا إخوة إن جدس برس كروا تنجا دوباره كروا إن جا فقيري خود وأخوة نشان بن أخوة جان من هيك مني تنها تاك كركم هي كر نازل نجيبكم أخوة تحمل مني أو هذا أفرتي لحياة الصحابي كان دهلية فرمي أفرتي لزماني في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي كركي مرت شور ديان كفريان كبدا ناو في غمر إخوة صلى الله عليه وسلم بين نرجي لسرك أفرمي كان لو كاتا دايشي هات بداي كانوت الله كهات ترمي كركي بيني الله ني أزاني تشيبكا الله دستون جيكر سري خصة سجدة سري برزنا كذا وسري برزنا كذا الله ما يتكجم الله الله سري در هنا كي كرب إزارو بشتمالوشتي أبو خوي بيدا برشي كفنك الله لو كانت في غمري خواهات دم برزو بولا مزقوتا صلى الله تعالى عليه وسلم الله وتي أول شيء تيان والله يا رسول الله اشتكي زور عجائب أم كرمرت شورد مان كفن مان كر يسب دايشي هاتو وسرز برزناك هاتو وكركي تشاقبو الله وتي أي دايكا هسه شون دعات كرت تي والله أي في غمري خواه صلى الله عليه وسلم من آفرته يقوم بتاقتنا هجرة كده يقوم بتنها أو الصحراء بري لمكة ومدينة للريا زور تونيمبو أو مبينما هيتي شمشقنا أبد ورده لتوني آخر كوير بمويلي هات شاوكان محجينا أبي كوير أروشتم تحمل من موت باراكشام بمرب تخو من تازة طاو راكشام دسم كربة ذكر كردن لبيني أوي بمربو نمر مشتيشي سارت كشاي بالسينما كأوام كرسي كم دلوك أهو ليم خواردو توزي ليم سندرا دلوك توزي كتير ملي خواردو ليم سندرا توزي كتير ليم سندرا كسيرم كرد دولصيك الأسمان ويتخوار وتيرا ومكات وأشياء توصل لا والله يا رسول الله لا يكسكز بازنا كرد لو رجعوا قد تينون نبو قد هات ما وسرخو بإسراحة الرقا كم بري لسجدكا وتم خوايا من أو آفرة بخوا تحملي أو مشقة كر بس بخوا تحملي كور مردنا كم خوايا ورا بهانامو اتنازل خوايا قرأت شون أمي في عطاك فرمي فكذلك ودعوه أو دعاء كان أو آفرة دلشكا ودعاء كان أو هاوار كان بويا براسي إنسان قد بخوينا الله يقول هبار مهما كان قلنا هباري ورا هاورك يعني ورا جوابي خواب وعبدي يقول هباري خجالة بابريتي لبيك برواكن لبيك لزماني عربية معناه كيشونا يعني بلي قربان لخزمتها دوجر لبيك مثنايا طبعا يعني وكو هاي توبلي يا رب خويان بعظمتي خوي دوجر بلي أي عبدكم والله إنسان خجالة بك أو فرماشتان أخوانك يعني إما يقول هبار أو أرى والله بور رحمة وجواب من أدات ديور إنسان أبي شون دعاك والله للروايتك أفرمي أقر كسكر قلنا هبار أقر تشاك بي أخوي أقر قال لبيك أقر خرابي بيالا لبيك وسعدي كورا بلي خوش بختيش بوتو نك خوش بختي دانية دوان سيان بدويك إسعاد بعد إسعاد بوتو أي عبد ويا براسي أقر إنسان أمانيك إنجا صدقة زور تأثيرية دعاء جيراون كاتي أزاني مثلا أسايش الروح تيكتشوا دعاء كان مجيرانا به صدقية كم إنجا دستكم بدعاء كان كاس بيام نازاني لبرخاتي إخوة أي بخشمو درقا كان بأكريتو إنجا داوا كذن بناوكاني إخوة بصفاتي إخوة ناوهناني
يا رحمن يا رحيم يا مليك يا قدوس يا سلام يا مؤمن يا مهيمن يا عزيز يا جبار. دعاء كان ناوكاني خواجان چندین جار بەکار بێنێت. اینجا ئەفەرمێ ابن القيم ئەگەر دعایە بەم شێوازە بکرێن زۆر ئەستەمە بگەڕێتەوە ناگەڕێتەوە ئیلا خواجان لێ وەرەگرێت لێ قبوڵەکە. ئەڵێ بەتایبەتی ئەگەر ئەو دعایانە بکەی کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بە زمانیە هاتوون فەرموویەتی ئەو دعایانە بکەن، ئەگەر ئەوانە بکەیت زۆر زیاتر کاریگەری زیاتر ئەوێ. ئەفەرمێ چونکە زۆرێک لەو دوعانەی پێغەمبەری خوا کردوێتی صلی الله عليه وسلم ئیسمی عەظەمی تێیە. طبعا ئیسمی عەظەم لە ناو ناوەکانی خوا ناوێکی نهێنیە. طبعا هەندێک شتمان هەیە نهێنی خواگیان شاردوێتیەوە بۆی عەبدەکان خۆیان مانووکەن. ئەو شتانەی خواگیان شاردوێتیەوە زۆرن. شەوی قەدر شەوی چەندە؟ بەخوا پێم نەگرێ 27 یەکێ بەخوا 23 بەخوا 25 بەرە ماڵە ئاوێ کەس نازانێت لە ئەوڵە یەکێکمان خواردووە نەما خواردو کێڵە جووتەکان نییە ئەبێتە مشکلەیەک لە مانگی ڕەمەزانە. بەس خواگیان خۆی ئێرادەی وایە بۆی هەر دەشەوە کە عەبدەکان ئامادەگیان هەبێت. هەندێک شتێک تەحدید کرا ڕۆژی عەرەفە چەند ئاسانە تەحدید کراوە. 1-2 ساڵ ساڵێک ئێستا لەمە پێ ساڵ لەمە دۆخوا لە گوناهی بوورێ تەحدیدیش پێوتی ئەو ڕۆژێ. هەندێک شتی ترێ ئیسمی عەظەمێکە کە لەو شتانەی شاراوەتەوە لە ناو ناوەکانە. یەقینمان هەیە ناوێک لە ناوەکانی خوا ئەو ناوەیە کە وتت جواب بدراوەتەوە یەکسەر گیراوە دوعاکە. ابن عباس قسەیەکی هەیە ئەفەرمێ طبعا لە شەوی قەدرە ئەفەرمێ شەوی قەدر ئەسوڕێتەوە ئەڵێ احتیمالە ساڵە 20 باشە ساڵە 21 بێ ساڵە 22 بێ ساڵە مەسەلەن 27 بێ. ئەفەرمێ بۆیە عولەما کەوتوانە مەسەلەن 27 ئەو ساڵە ئەوان ئاوان بینەوە کە 27 جەماعەتی تر وتوانە 23 وایان بینەوە کە 23 ئەفەرمێ ئەسوڕێتەوە. ڕەئی ئەو هەیە لە مەسەلەی ئەسماء اللهشە ڕەیەکی زۆر جوانیە. ئەفەرمێ ئیسمی عەظەم هەر کەسێک نهێنێکی وە دەرەکەی ئیسمی عەظەمی ئەو لەوایە. هەر کەسەی خوا کلیلەکەی لە ناوێکە ئەداتێ بۆیە ناوەکان هەموو بەکار بێنە. ئیسمی عەظەم حتمما لە فەرمایشتەکانی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم تەواجودی. دعای مەثورمان زۆر زۆرە. دعایەکمان هەیە عەبدوڵڵای کوڕی بەریدە ئیگێڕێتەوە لە باوکی و لە پێغەمبەریانەوە صلی الله عليه وسلم پیاوێک دعایە کرد ئەویش گوێی لێ بوو پێغەمبەریان صلی الله عليه وسلم. ئەی فەرموو اللهم إني أسألك خوايا من داوا لتو أكم بأني أشهد أنك أنت الله لا إله إلا أنت. داوا لي أكم بويك من شهادة بتو داوا شهادتي بتو إهينم كهيج خوايا إلا تو نبي الأحد الصمد واتو بتاكي تنها تو الصمد هموش تي محتاجي تو محتاجي كزني لم يلد ولم يولد كزلتو نبو توج لكس نبوي هاوتايكنيا ولم يكن له كفوا أحد. في غمر إخوة صلى الله عليه وسلم كي جوي لم بيوابو أم دعايك فرموي لقد سأل الله بالاسم الذي إذا سئل به أعطى. كل أم بيوابو كلميش بكاري أنا اسمي عظمه هجكس حتشي بيداوك أخوة إدات وإذا دعي به أجاب بس داوك أخوة جواب الأداته. للروايتك فرموي لقد سألت الله باسم الأعظم. كل أي بيو تو بناوي عظمي خوا ناوە هەرە گەورەکەی خوا ئەبەوە هاوارێکرد ئیلا خوای گەورە جوابت ئەدات. لە فەرمایشتێکی ترە ئەفەرمێ پیاوێ نوێژێ کرد دوعایە کرد ئەی اللهم إني أسألك بأن لك الحمد. خوایە من داوا لێ ئەەکەم بەوەی کە هەرچی حەمد هەیە بۆ توێ سوپاس هەمووی هی توێ کەس خاوەنی هیچ نییە لا إله إلا أنت هیچ خوایەک نییە ئیلا تۆ نەبی. المنان بس تو منتكاري بسرمانة. المنان صيغة مبالغة يعني هر توي كزور منتكاري بسرمانة ماشا حتى يشتهي توي تو صاحبي منتي بسر إموه بديع السماوات والأرض داهن لأسمان كان الزبي يا ذا الجلال والإكرام هو خاون قوري خاون إكرام الرئيس يا حي يا قيوم أي أوكسي كحياة أبخشي هرچي اشترى جيري أكي. پیغمبرجان صلی الله عليه وسلم فرمي أم پیاوە بە ئیسمی عەظەم داوای کرد إذا سئل به أعطى. خوا بە ناوێ داوای کرد و هەر کەس پێی داواکە یەکسەر جوابی ئەدرێتەوە. لە ترمیذیە هاتووە کە ئەسمای کچی یەزید
أي فرمو اسمي عظم لم دو آياته وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم أمتشن كلمة اسمي عظم يتايك دو ألف لام ميم الله لا إله إلا هو الحي القيوم أيوه هركز أم كلماتان إنه أم دو آيات بكربنا دعوة كله الأخوة باسم عظم هرشي بستويتي في أعطاك لفرمايشتك فرما ألظوا بهذا الجلال والإكرام تعلقوا بها وألزموا وداوموا عليها كرة خوتان هالبواسن بوشي هذا الجلال والإكرام يا ذا الجلال والإكرام بخواها إنسان زور برسيبه تير نابه أنا زال ميوان معني أو شرسوشتي ودانين على كل دلائل بمالا بقرآن خوت كاكما تير خوانين يو درقتي خوش منام لينا أخوة مهر ماشي أيوة أي خوا تحملناك سيطرة بس أخواناك هذا الليبن بروا كان هندي جال إنسان لدعاء تير ناخوا لو شيء أولا لما معناه فتاح تيبقى معناه ذا الجلال والإكرام تيبقى مثلا تير أخوي جارك دواء كي دوان سيان ده هزار تير ناخوي بخوا جاري واي إنسان لبيانيها تائي وارا علي لا إله إلا الله لا إله إلا الله تير ناخوا جاري دوام جاري سيام جاري هزار من علي يكمن سنة كإيض جاري والله يا حي يا قيوم كره وشي يا حي بخوا إنسان تيبقى هميشه إيضا هرچيشتا كي جياني في أعطاك الدو أم رجانا لشوين أبوم سيري ميروليكم أكرت أي هاوار أقر همو إنسانات كوبتو بيانا يروح بخنا أم ميرولو بيج والله الناتو دي ولا كي أم حياتي بمن بخشي ده بخوا أو حياتيش بدل أبخشي بخوا أو دل مردوا زينو داركي وشكي قر أبيني كم صال آوي ندرا وشك بوا بخوا مستحق بوستينين باشا توزيع وكي تبني لبر قشبتو أي هاوار كي جياني بتو بخشيو تو يقبيني وشك والله أمتو بقرآن هم ما تشكوش كاري كي باش أما هيز إسفاديني سبحان الله إخيتنا أمزيو آوي كي بسرا حياتي في أبخشي أو شيء حي يحيي الأرض بعد موتها جيان دروسكاته دورة مثلا توبة الله يكون روحك باطلة مردوبة هيج جوانا ديتي إن القلوب إقبالا وإدبار توشي نأسايشي كي زور خراب هاتو داءني شم يا حي هوارك أبزان حياتي أخاتنا ودلو شون دل زندو نابتو أو الزويكي وشكو رقو تغزندو أكاتو دلي إيما زندو ناكاتو بويا يا حي يا قيوم لفرمايشتك هاتو الله بيغمبر جان صلى الله عليه وسلم كأجر شتيكي زور قرنجي بوب هاتات بيشوا طبعا لدعاء بيغمبر جان صلى الله عليه وسلم تشاوكاني أولا نكروا والله الله يقر زور شتك قرن بوا شاي برزكتو هاوريك يا حي يا قيوم يا حي يا قيوم تكراري يكردو يا حي يا قيوم زور قوري الروح داتو بدعاء كان لفرمايشتك ترى أفرمي سي سورة قرآن بقرة آل عمران طه زور بيخنوا اسمي عظم لو سيانا بقرر بدوا بيدوزنا ولا نا سيانا وكو بيوم تلي ابن عباس فرمي هركس خوشتيكي في عطائك برو بقرر دي لشوينك ضل الثابت ابي لسال اسمي عظم دعاء كي ذنون لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين أفرمي بخواه هيج إيمان داري النية دعاي بيبكا بو هرشتك إلا خوا جواب يداد ونزاني بس والله دسم شكاوة لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين الحمد لله تشاقويه باش نانا لقناها هاي لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين رزقار وكذلك ننجي المؤمنين خوا أفرمي بخوا إيمان داران وكو يونس عليه السلام رزقارك الروح يونسيها واركا لناو درياك تاريخ لناو سكيحوتي التاريخ كسكس بيو نزاني بس رب العالمين نبي لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين خوا أجان من الظالم كان باكو بيقردي بوتو بخوا هيج برسلا يقنيتو نبي أبزان شون جواب أداته ويأفر ما يشتاك صحيحة وحاكم الترمذي الروايتين كلها سعد كر أبي وقاص وخالي في غمريان صلى الله عليه وسلم أفرمي أو هيج مسلمان يقني دعاء فيك إلا بوي جيرا أبي
لمستدرك حاكمة هاتو أفرمي بيغمبر جان صلى الله عليه وسلم أفرمي أجر شتێکتان پێ بڵێم ئەگەر مصیبەتی ڕووی تێکردن خوا دەرگای خێرتان لێ بکاتەوە وتیان یا رسول الله صلى الله عليه وسلم ئەرە وەڵا پێمان بڵێ فەرمووی دوعاکەی ذەنون بخوێنن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بخوێنن ئیتر ئاسایشی ڕۆحت یەک چووە هی دڵت یەک چووە هی ماڵت یەک چووە بیخوێنە جاری وایە ئینسان ئەچێتە لای 50 کەس خوا دوعایەکی خێرە بۆ بکە بەخوا مناڵێکم هەیە زۆر لاسارە دانیشە 1000 جار مليون جار أما بخوێنە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين زاد شلون دەرگای لێ ئەکات دەیان دەرگای داخراو ئەمە کری لە کێتی کە ئەیکاتەوە لە فەرمایشتێکە فەرمووی پێتان بڵێم ئیسمی عەظەم کامەیە کورە دوعاکەی یونوسە لەبیرتان نەچێ وتیان باشە یا رسول الله صلى الله عليه وسلم ئەو بەس بۆ یونس ئیسمی عەظەم و بیکاتەوە فەرمووی نا ئەی نەتان بیستوە خواگیان ئەفەرمێ فاستجبنا له ونجيناه من الغم غم كورا الغم وبرجار رزقار ما قد أخذ خوال الغم وبرجار لو زيادة كسبي ونزانة لسيحوتا لبني دريايا باشا حيتش أقالينية أبيل تشد الله شي غمايو وبرجاري هوبي وكان منكسر لبدم رب العالمين هواري كبير إن جاء أزان شغمي كي هو كورا خوز بيغمبرا عليه الصلاة والسلام زور جامع مصيبتنا نداوة غمي بخوالي تورب وخوال باشا قومي موصلي بجي هێژنەینەوە خوا عتابی کرد بۆ یەخسی ئەو شوێنە وەرە پێغەمبەرێ بێ خوا عقوبەی بدا بێ دڵی چی لێ هاتبێ چەند غەمی تیاو بێ بۆی ئەفەرمێ ڕزگارمان کرد لە غەم ئەی ئیمانداران وەکەذالک نونجی المؤمنین بۆ خوای هەرچی غەمە هەبێ بەس ئەو بخوێنە نەجاتێ چونکە خوا خۆی فەرموویەتی وەکەذالک نونجی المؤمنین لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەگەر چی ضعفێکی تێیە ئەڵێ حەچی نەخۆشیەکە هەیە هەر نەخۆشیێک مادي معنوي روحي ضلي شل روش هاوارك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين أفرمي إلا خواي قول الشفاد بو أنا أجر أم كسلنا خوشيكي جستيها بو مرت بلام شل روش هاوارك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين أفرمي أجري شهيدي شاهدت عليك شن قوري ماشي أفرمي أي أجر خواي قول شفايدا تنها شفاء دا الله شفاشي أدا وليش يخوش به سوك يونس عليه السلام كرزقاري بخوش دي خوش طبعا كخواي قال رزقاري كرسي ليش يخوش له ليش يخوش له أفرمي بويا خواي قال لو نخوش الرزقاري أكا ولقل أوش الله مو قلنا كان أبود الرواية تشتري أفرمي له منا راحت كان هوار كان لا إله إلا الله العظيم الحليم لا إله إلا الله رب العرش العظيم لا إله إلا الله رب السماوات السبع ورب الأرض ورب العرش الكريم فرمي أما نبلن اسمي عظم لما ندزير أبي فرما يشتي كتير أفرمي علي كري أبي طالب هاوت يا رسول الله صلى الله عليه وسلم فيرمك كان دجار كربنا راحتية الرقام شتي بلن رزقارم بي فرمي بلي لا إله إلا الله الحليم الكريم سبحان الله تبارك الله رب العرش العظيم والحمد لله رب العالمين إلا خوي قال رزقاري كان لنا راحتي كان هلا مسند إمام أحمد هاتول عبد الله كري عباس وفرمي بخوا همك نية حزننا راحتيك نية إنسان أم دعاء مشهورة بخيانة اللهم إني عبدك ابن أمتك اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك بيش شاوم بدسي توي خواي جان ماض في حكمك بخوا من يجد صلاة النية حموش تقل لايتوي حكم لايتوي عدل في قضاء هر بريلا سر من بدي بخوا عدالة لوا يا خويا حرشين بيا بخش دي خويا جان بهرشي ناو داولي أكم خدنا ولا خونا يا يشي العبد كان فير كل بونا وبانجكا يا ليش الكتاب كان داونا يا بكس نوت ولا غيبة لا يخوتا خويا قرآن شيرين وجوان بكرة بهاري ظلم بيكرة نور رناكي السنقم خويا بيكرة اللابري غم وبجارم على إلا خوهم وحزنك لا أبا نكر أوانا فرحي كي زور قورا أخات الضل ابن مسعود أفرمي بيغمبرك نية إلا بيغمبران عليهم الصلاة والسلام توشي النار حتيبو بي إلا هواري بالتسبيحات كله سبحان الله سبحان الله سبحان الله تسبيحي زور كردو أخوة داريو خيري لك لكتابي ابن أبي الدنيا الروايات كاتولة خزمتها نباسي كم كأنسي كوري مالك ومن جرته على بيغمبريان صلى الله عليه وسلم يشق لها والله كان
پێی ئەوترا بە ئەبا معلقی پێ ئەوترا ئەڵێ تاجیر و بازرگانێ بوو و مەشهور بوو لە هەموو شوێنێک کە نمونەی کەسێکی زۆر بە ئەدەب و ئەوانە و زۆر ئەمین خەڵک پارەیان ئەدەتی بازرگانی پێوەکە لەوەتەکە مەشهورە ئەفەرمێ ئەم پیاوە عەزیمە ڕۆژێک ئەمانەتی خەڵکی زۆر لەلاو ئەڵێ کاتێکی زانی ویستی دەستنوێژ بگرێت لە شوێنە لایدا کەسێک بە شمشێرێکی درێژەوە تەپیایە سەری چی پارە و پێ داینە چکە من هەر ئەو کوژم هیچە کاکە بۆم کوژی پارەکە بەرە مەم کوژە چ ئیسپادێ لە خوێنی منەکە پارە هەبێت نەبێ هەر ئەو کوژم کاکە هەموو پارەکە بۆ تۆ ئەمانەتی خەڵکە بەس خۆم ئەیدەمەوە پارەکە بەرە بەس مەم کوژە شتی وایتیان نیە پارە لەکوێ لە داینە خۆشە کوژدای دی هەر ئەم کوژی هەر ئەو کوژ دەڕێم بدە بە 4 کان نوێشکەم وتی چەند لایکەی بکە کەسی لێ نییە بە ئیسراحەت هەر ئەو کوژی ئەڵێ کە نوێژی دەست پێ کرد لە کۆتایی هەر نوێژەکە ئەیکرد دوعایە کرد ئەڵێ کاتێک چاوی بەرز کردەوە سەیری کرد پیاوێک لەو سەرەوە تەپ و تۆزەکە بەغاریەت زۆر بە سەریعی ڕمێکی زۆر درێژی پێیە لە بینی گوێچکەی ئەسپەکەی و ڕمەکەی درێژ ئەڵێ کابراش کە ئەوەی بینی هەڵسا ئەڵێ پاڵەوانێکی گەورە ئەساوی بەرەنگاری بکە ئەڵێ بە چاوتروکانێ ئەمەی سەر ئەسپەکە دزەکەی کوشت ئەڵێ وتی هەڵسەرەوە ئەڵێ هەڵسایە وتی تۆ چی مەلائیکەتی خۆم لە ئاسمانی چوارەمەوە تێر دوعام کرد تا خۆم بنێرە هاواری تۆ چی ود ئەم کەسە چی ئەڵێ ئەم هاوارێک وتی یا وەدود و یا وەدود دوو ناوی خواجان یا وەدود یا ذا العرش المجيد وخاوني عرش بيروزك يا فعالا لما تريد أو كسي حرشي ويجيب جيك أسألك بعزك الذي لا يرى دواءك بو عزة قوريتك هيز كزنات وانا برامري بوسي وبملكك التي لا يضام دواء اللي كان بو ملكيتو كزنات وانا برشكي لتو كم كاتو لملكيتو وبنورك الذي ملأ أركان عرشك خوا دواء كان بو نوريتو همو بايكاني عرشي خوتي روشن كردوتوا أن تكفيني شر هذا اللص خواجان أم دزم لك والكرو شر أم دزم لك والكرو يا مغيث أغثني خوايتو مغيثي خلق هانابوتو يعني بهانام وورا إن جاء على السيجار أمي دوبارة كردوا ملائكة وتي أي هواء بخواك جارية كام كتو أم دعايات كرت أقام ليبو همو دەرگاکانی ئاسمان ئاوە ئەشەکینەوە تەقەتەقیانەکە چۆن بوومە لەرزە قڕەقڕ بەینەکانە خات ئاوە تەقەتەقیانەکە بەخوا دووەم جار کە هاوارە کرد هەموو ئەهلی ئاسمان هاواریان لێبەرز بۆ ئامینیان بۆ تۆ ئەکرد کە خوای جوابی ئەم عەبدە و بەرەوە بەخوا کە سێهەم جار هاوارە کرد پێم وترا ئەمە دوعای مەکروبێکە کەسێکە هاوارەکە وتم خوایە بەس مۆڵەتم بە زەبا من بیکوژن ئەفەرمێ خوا مۆڵەتیان یەکسەر لە ئاسمانەوە گەشت بە سەرسەری فریاد کەوت حەسەنی بەسری قسەیەکە ئەفەرمێ وەڵڵا هەر کەس دەستنوێژە جوان بگرێ 4 ڕکات کە ئەم دوعایە بکە هەر ناڕەحەتێکی هەبێ ئیلا مەلائیکەتی خۆیان بەهانە دەی وەرە ئینسان دوعا گەورانە ئەم بەترسێنەوەی کە خۆی گیان جوابی ناداتەوە بڕواکەن ئەزانن مەلائیکە چەند پەیوەندیان لەگەڵ ئینسانە هەیە بەخوا جاری وای ئاوا ئینسان دەست بەرزەکاتەوە ئەزانێ چی اهتزت عرش الرحمن اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ سعد بن معاذ وفاتي كر عرشي خوا كوت لرزة بخوا أسمان أكوت لرزة جاري ودعائك وإنسان أسهيش الروح أبي زور أرام لتو لقل دعاء بخوا أبي آوا كده سكاني برز كردو ولا حضوري خوايا حزب تشيشكا حزب آراميكا روحي أسودك إنسان كلا خزمت أم رحمتي خوايا أوستي براسي ضلي زور أرامي وەرە خوایەک چەند بەخشندەیە لەگەڵ ئەم عەبدانە یعنی ئێمە گوناه بار ئەگەر دەستنوێژ بگرین 4 کات نوێژکەین ئەم دوعای بکەین خواجان یە بەدەمانەوە ئەرە وەڵڵاهی خواجان یە بەدەمان بۆیە بەڕێزەکانم هەموو نەخۆشیەکان کە هەمان مادی معنەوی بەتایبەتی من لەم وتارانەما نەخۆشیەکانی ڕۆحمە بەستە ڕۆح هەر گرفتێکی ڕۆحیت هەیە وەرە هاوار بێنە چێژ وەرناگری لە نوێژ ئەو وەرە هاوار بێنە خۆیە چێژ وەرناگرە فریام کەوت لە زیکر چێژ وەرناگری هاوارکە یا ڕەب فریام کەوت
تووشی گوناهێک بووی هاوارکە یا ڕەب فریام کە ڕزگارم کە توش بووم ئەبزانە خواگیان چۆن جواب ئەدات بەخوا جاری وا هەیە زەجە لە ئاسمانەکان دروستەوە بۆ دوعایشت هەموو هاوارەکەن خواگیان جوابی ئەم عەبدە بەرم ئومێد بەخوای گەورە ئەم دەرسە و تەواوی دەرسەکانمان لێ قبوڵ کە خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار پەروەردگارە بەخوا کەسێ شک نابێن دەسیوە بەرزکەینەوە بەخوا خوای گیان تۆ خۆش شاهیدی ئەو دەسانەی دوعا لە کەس پان ناکەینەوە بۆ تۆ نەبێ یا ئیلاهی بەخوا ئومێد و هیوامان بە هیچ مرۆڤێک نییە پەروەردگارە بە تۆ نەبێ خوای بۆ خاتی گەوری خۆت ڕەحم و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانەوە بارێنە بەخوا پەروەردگارە کە لە خزمەت ڕەحمەتی تۆیە ئەوەستین دڵمان زۆر گەشە بێ ئاسایش بۆ ڕۆحمان دێ تو گەورەی خۆت خوایە ئاسایشی یەکجارێکی بۆ ڕۆحمان بنێرە خوایە تۆ خۆت ئەزانی پەروەردگارە ئێمە ئەم وشانەی کە بەکاریان هێنین وشەی پیاوانی زۆر گەورەن ئیلاهی ئێمەش هەمان وشەکان و هەمان ئەم دوعایانەی کە ئەمڕۆ خوێندومانەتەوە خوایە بەرزیانەکەینەوە بۆ لای تۆ کەرب و ناڕەحەتیەکانمان غەم و پەژارەکانمان لابە یا ئیلاهی دڵمان ئاسوودەکە ئیلاهی ئێمەی فەقیری محتاجی زەلیلی ضعیف خەجاڵەتباری بەردەم دیوانی تۆ ئێمەی گوناهبار یا ئیلاهی هاتوین بەسەری زەلیل و دەموچاوی زەلیل و زمانی زیلەتەوە دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردێتەوە یا ئیلاهی بەهانامانەوە وەرە هەرچی ئەمانەوە پێمان عەتاکە خوای گیان بەخوا ئێمە زمانمان کولە لە دوعایە بەڵام ئەتوانین دوعاکەی پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم بکەین بۆیە هاوارەکەین بۆ تۆ ئەڵێن خوای گیان هەر چاکەیە پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم داوای لێ کردووی خوای ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی خوای ئێمەش پەنا بدە خوای هیچ سپاردەیە لای تۆ زایە نابێ نەفسی خۆمان ماڵ و مناڵمان خزم و کەس و کارمان ئیمانمان خوای گیان صحت و لەش ساغیمان ژیانمان ئاخرەتمان هەمووی سپاردە ئەکەین بە تۆ یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان بەخوا ئێمە ئەمانەوە عەبدێکی زۆر چاکی تۆ بین ئەگەرچی شەیطان و نەفسی بەدمان گوناهی زۆرمان پێ ئەکەن بەڵام پەروەردگارە بەخوا بە ڕۆح و دڵ تۆمان خۆشەوێ ئەمانەوە عەبدێکی ڕازگۆ بین لەگەڵ تۆیە دەی خۆی بمان کەرە عەبدی ڕازگۆ خۆی ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە قبولمان کە یا ئیلاهی قبولمان کە یا ئیلاهی قبولمان کە یا ئیلاهی خوای گیان تۆ خۆت ئەزانی بەم ئێوارە وەختە ئێمە لەم شوێنە کۆبووینەوە بەخوا خوایە مەبەستێکمانە تۆ نەبی دەیا ڕەبی خوای لێمان وەرگرە خوای لێمان وەرگرە خوای لێمان وەرگرە تو گەورەی خۆت خوایە گیان دڵەکانمان ڕۆشن کەرەوە ئارام کەرەوە ماڵەکانمان ڕۆشن و ئارام کەرەوە وڵات و نیشتیمانمان ڕۆشن و ئارام کەرەوە تو گەورەی خۆت ئاسوودەیەکمان بۆ بنێرەکەوە ئەم دنیامان لێ بکاتە بەهەشت یا ئەکرەم الئەکرەمین خوای هەرچی غەم و پەژارەمان لەسەر دڵمان مەیهێڵە یا ئیلاهی دنیامان وەکو خۆی تێبگەێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهيان صلاوي أما جسي أما بقينا في غمبري خواه صلى الله عليه وسلم وتاك نوما لخزمتي أبينا خواهي بقول لقناهي من يشوئ وجبوري خوالتان راضي بي يا ربي أي موفق إن شاء الله